تا دێت ژماری توشبان بە نەخۆشیەکانی شێرپەنجە لە هەرێم ڕوولالکشانە و شارەزایانیش دەڵێن بەرپرسان و لایەنە پەیوەندیدارەکان بێباک و کەمتەرخەمن لە ئاسخراپی دۆخەکەدا. پیسبوونی هەوا و خۆراک و ژینگەی هەرێم بۆ هۆکاری دیاری زۆربوونی حاڵەتەکانی توشبوون بە شێرپەنجە ناو دەبن. ئەوەی کە کوالتی ژینگە تێکات یعنی ئامرازی هاتوچێ ینی بەو ژوارە زۆری کە لە واقعکەتە زیای کردو کە هیچ عقلی قبولی ناکات لە ماوەی 20 ساڵێک لە 2 ملیۆن و 500,000 ئۆتۆمبیل بێت و بە کوالتی سوتەمەنێکی خراپ پێکمان ئەمە ینی کارتێکردنیشی زۆر گەورە ئەکات لەسەر ئاوەکەت لەسەر خاکەکەت لەسەر هەواکەت بە پلەی یەکەم. لێپرسراوی هۆبەی کۆنتڕۆلکردنی نەخۆشەکانی شێرپەنجە لە نەخۆشخانەی هیوا باز لەوە دەکات ڕەوشەکە لە سلێمانی مەترسیدارە و بە بەراورد بە ساڵانی ڕابردوو ڕێژەی توشبوون بۆ 3 هێندە زیادی کردووە. نەبوونی پلانێکی نیشتیمانی بۆ بەرەنگاربوونەوەی شێرپەنجە و چالاک نەکردنی خۆکارە خۆپارێزیەکان لەگەڵ دۆزینی پێشوەختی شێرپەنجە بەدڵنیایی بەرەو کارەسەتێک گەورەترمانە بە. یەکێک لە وڵەکانی شاری سلێمانیە هاتوون بۆ بەشداریکردن لە چەند چالاکیەکی تەندروستی بە بۆنەی ڕۆژی گیانی تەندروستی بۆ هەمووان. لێرە زۆرترین قسە و باسەکان لەسەر وەشارکردنەوەی هاوڵاتیان و بەرەنگار بوونەوە و خۆپاراستن بوو لەسەر نەخۆشەکانی شێرپەنجە. ئامانج لێی بەرەو پێشبردننی واری تەندروستی خزمەتگوزاری تەندروستیە و تایبەتریش خزمەتگوزاری پێشوەخت یاخود دەستنیشانکردنی پێشوەخت بۆ زۆرێک لە نەخۆشیەکان تایبەت شێرپەنجە. ئەمە ئامانجلی وەشارکردنەوەی هاوڵاتیانە لە ڕووی ژینگەی و لە ڕووی خۆراک و لە ڕووی هەموو ئۆهۆکارانەی کا بنە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی بە تایبەتی شێرپەنجە کە وەکو دێوەزمەیەک ئێستا لە ناو هاوڵاتیانە وەکو نەخۆشیی خەتەرناک سەیرەکرێت. بەشداربوونی ئەم چالاکیە تەندروستیە جەختیان لەوە کردەوە لە هەرێمی کوردستان تا دێت کەرتی تەندروستی لە کەرتی گشتیەوە ڕۆ و کەرتی تایبەت هەنگاو دەنێت. بەوەش زیانمەندی سەرەکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانن بە گشتی و هەژار و کەم دەرامەتانن بە تایبەت. قوارەی سیاسین لە هەموو دنیاە کە سیستەمی تەندروستیمانە کە سیستەمی تەندروستی نەبوو تۆ کەتی گشتی و کەتی تایبەتی تێکەڵاوە بێ کە سیستەمی تەندروستی نەبوو بیمەی تەندروستی تەواو نابێ. ئێستا ئێمە بیمەی تەندروستیمان نییە. نەتەوەیە گرتوەکان دوازەی وەک ڕۆژی گیانی تەندروستی بۆ هەمان دەستنیشان کردووە و ساڵانە لەو ڕۆژەدا لە بەشی زۆری وڵاتان چالاکی ئەمە چەشنی تەندروستی بەڕێوە دەچێت و بۆ یەکەم جاریشە لە هەرێمە و یادە بکرێتەوە و لەبەر زۆری توشبوون بە شێرپەنجە لە هەرێم چالاکیەکان تایبەت کران بۆ هۆشیاری بەرەنگاربوونەوەی شێرپەنجە. ڕزگار جەبار KNN سلێمانی.